پیاوی سکاڵاکان هەر قسەم لەگەڵ بکەیت سکاڵات لەسەر تۆمار دەکەم. تا ئێستا 2600 سکاڵایی لە دادگاکان تۆمار کردووە. جۆناسان لی ڕیچس ئەو پیاوە تەمەن 48 ساڵ ئەمریکیەیە کە هیچ کەسێک دەربازی نەبووە لە ژێر دەستی و سکاڵای زیاتر لە 2600 کەس تۆمار کردووە. جۆناسان وەک بڵێ عاشقی سکاڵا تۆمارکردنەوە ئولفەتی پێوەگرتووە. هەر کەسێک لەگەڵی بدوێت سکاڵای لەسەر تۆمار دەکات. تەنانەت یەکەم سکاڵایی لەسەر دایکی تۆمار کردووە بە بیانوەوەی لە مناڵیدا گرنگی پێنەداوە و مافی منداڵی خۆی وەرنەگرتووە. سکاڵاکەشی بردەوە و بڕێ 20,000 دۆلاری لە دایکی وەرگرت. هەر ئەوە نا بەڵکو سکاڵای لە یەکێک لە دادگاکانی ئەمریکا لەسەر سەرۆکی پێشووی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا جۆرج بۆش تۆمار کرد. ئەوەی جێگای سەرنجام بەشێک لەو کەسایەتیانەی جۆناسان سکاڵای لەسەر تۆمار کردوون هەزاران ساڵە لە ژیاندا نەماون. بۆ نمونە سکاڵای لەسەر ئەفلاتون فەیلسوفی یۆنانی تۆمار کردووە. بەشێک لەو کەسە بەناوبانگانەی سکاڵای لەسەر تۆمار کردوون ئەمانن: جۆرج بۆش، داواکاری پێشووی ئەمریکا، بیل گەیتس، ستیڤ جۆبس، کۆمپانیای بەناوبانگ یاری ئەلکترۆنیەکان بە ناوی ڕوکستار و چەندانی دیکە. نزیکەی 750 کەس کە جۆناسان سکاڵای لەسەر تۆمار کردوون سەدان ساڵە لە ژیاندا نەماون. بۆ نمونە ئەفلاتون، نۆسترادامۆس، چێ گیڤارا، کۆنفۆشیۆس، ئەبراهام لینکۆڵن، تاوەر ئیڤڵ، ئیمپراتۆریەتی ڕۆمانی و تەنانەت هەساری پلۆتۆنیش دەربازی نەبووە لە دەستی جۆناسان و سکاڵایی لەسەرەوە هەسارەیەش تۆمار کردووە. مانگی ئایاری 2008 ناوی چۆکتێبی گینسەوە بە ناوی و پیاوەی زۆرتری سکاڵا یاسایی تۆمار کردووە و ژمارەی سکاڵەکانی 2600 سکاڵایی تێپەڕاندووە. بەڵام ئەوەی کتێبی گینس لێ بێئاگا بوو جۆناسان سکاڵای لەسەر ئەوانیش تۆمار کردو و بڕی 800,000 دۆلاری لێوەرگرتن. بە بیانوەوەی ژیانی تایبەتی لە کتێبەکەدا نووسراوە بێەوەی پرسی پێ بکرێت. لە دوای هەموو ئەوانە جۆناسان لە بەردامێکی تەلەڤیزیۆنیدا میوانداری کرا و پرسیاری وی لەکرا بۆچی دوای ئەو هەموو ناوبانگە هێشتا تەنیایت و هیچ خۆشەویستێکت نییە. جۆناسان ئەم جارەش هەنگبینی لە داردا دۆزیەوە و بێ هیچ قسەکردنێک بەرنامەکەی هێشت و ملی بەرەو دادگای ئەریزۆنانا و سکاڵای لەسەر تەلەڤیزیۆنەکەش تۆمار کرد. بەوەی سوکایەتیان پێکردووە و 50,000 دۆلاریشی لەوان وەرگرت. لە ئێستادا جۆناسان لە بنکەیەکی چاودێری پزیشکی دەرونیدایە و ئەوانیش گیریان خواردووە. دەترسن هەر کاتێک لە ژێر چاودێریدا نەما و بنکەکەی جێهێشت سکاڵا لەسەر ئەوانیش تۆمار بکات. پێدەچێت دوایەم ڤیدۆیەش تیوار بکەوێتە دادگا و جۆناسان سکاڵا لەسەر ئێمەش تۆمار بکات.